سرانه بس بعد لو لقيام في هذا بيرمي ئێمە بڕیارە دامانە تقریبان دەوری 2 ساڵە بێت حەزمان لە میشەکرد لەبەرەوە خەڵک حەزێکی لەسەرەتی شتێکی خۆشە ئێمەش حەزمان کرد ئەو شتە زنوکەینەوە کاکەیە بۆ کە خەڵک حەزی لێتی ڕۆنەکەمان ڕۆنی کوردیەوە کەرەکەشمان کەرەی کوردیە ئیتر ئێمە خێزانێکین لێرا خەریکین شتەکانیشمان کالانەیە و ناوەشکێنەوە دوای ئەوەش ئەمانە بە گوێز و شەکرە لە سەعات تقریبان دەوری نۆتێن وەیرە نیم نۆتێن وەیرە تا 8 یاوارە لێرێ ئیتر لە 8 یاوارە کاتی وای شەیە زیاتر ئەڕات میوانمان بێ لەبەر ئەوەی کە خەڵک حەزی لە خواردنەکەیە کاتی وایە درەنگی شەکا دەر خەڵک تێت ئێمەش لەبەر حەزی خەڵک دای ناخەین تا ئەو کاتێک کە خەڵکی لێ والله ئیشی ماڵەوەکەین بەیانی هەڵەسین زوو ئیشی ماڵەوەکەین ترە و کاتێک کە بۆ ئێرە تەرخانمان کردێت هێن بەیرە بەخێرات نیستافە بە ڕزگەتانەکەم ئێرە هەوارگە و ڕشماڵی خێڵانە لە گوندی قماش ئەکەوێتە سەر ڕێگەی سەیسادەق هەڵەبجەی تازە ئێمە خێزانێکین تقریبان لە ساڵی پارەوە دەستمان کردووە بەم ئیشە کە ئیشەکەمان خۆی لە خواردەمەنی کوردەواری و بە تایبەتی کە لا نابینێتەوە ئێمە وەکو خێزانی خۆمان ستافێکین و حەزمان بەو ئیشە کردووە کە ئیشێکی کوردەواری و فۆلکلۆریە و حەزمان کردووە ئێمە خزمەتی خەڵکی منتیقەکەی خۆمان بکەین بە تایبەتی ئەو ڕێگەی ئێمە خەتی گەشتیاری من ناوچەی گەرمیان و دەربەنیخانی لەسرە بۆ منتیقەی هەورامان و ڕێگەی پارێزیای سلێمانی ئەو گەشتیارە خۆشەویستانەی لێوە چنە منتیقەی هەورامان بەڵام ئێمە ڕێگەکەمان لە جێگەکەمان لەسەر ڕێگای سەیسادەق هەڵەبجەی تازەیە و خۆشحاڵیشین بەو ئیشە ئێمە وەکو خێزانەکەی خۆمان زۆر بەختەوەرین کە ئەم ئیشەکەین چکە ئیشەکەمان لە مەجالی خواردنی کوردەواریە و ئینشاءڵڵا لە داهاتووە خواردنی کەزاکەین بۆ جێگەکەمان و جێگەکەمان بە شێوازێکی کوردەواری فۆلکلۆری فراوانتر ئەەکەین ئەو گەشتیارانەی کە ڕوومان تێیەکەن دەستخۆشی زۆرمان لێیەکەن بەوەی کە ئێمە بوونەتە هۆکاری زون و بوونەوەی جێگایەکی فۆلکلۆری کوردەواری کە باوباپیرانی ئێمە لە ناو ڕەشماڵ و لە گەرمیان و کوێستانیان کردەوە چۆن دەڵێی جێگەی نیشتەجێبوونی هەمیشەییان بووە ئێمە شۆک و هەمووکو یادکردنەوەیەکی ئەو بابەتە کوردەواری و فۆلکلۆریانەوە هەموو خۆشحاڵی ئیشەکە ئێمە کە لە بواری خواردەمەنی کوردەواریە لەسەر ئەم ڕێگە لە خزمەتی گەشتیارە خۆشەویستەکانین و حەزی شەکەین هەر گەشتیارێکە سەردانمانەکە خۆی هەر تەڵەبێت و داواکاریەکی هەبێ لە بواری ئەوەی کە کەلانەکەی بە ڕۆنی کوردی و کەرەی کوردی بەکارێنین خۆی چۆنی پێخۆشبوو ئێمە خزمەتەکەین لەگەڵ دۆی کوردی و چای خەڵوز و ئێمە ئیشەکانمان لەو مەجالە ئاکەین
و ئینشاءڵڵا لەسەر ئەو کارە بەردەوامی و فراوانیەکەین و هەمیشەش لە خزمەتی ئەو گەشتیارە خۆشەویستانن کە ڕێگەیانەکەوێتە لە ئێمە و لە خزمەتیان ئابین. ئێمە لێرە ئیشی کەلانەکەین عادەتەن کەلانەش شکڵە ڕەسەنە کوردەوارەکەی وێ پیازی تێ بکرێ و یعنی هەبیرە و پیاز ئەوە شکڵە کۆنەکەیەتی پیازەکە دەورێکی سەرەکیە بینێ لە کەلانەکەیە ئێمەش هەموو ڕۆژێ پیازی تازە ئەهێنین پاک ئەی شوینەوە لێرە چکە ئێمە لێرە گرنگێکی زۆر بواک و خاوێنین لە ڕاستیە ئەوەی بەلامانەوە گرنگە ئێمە ئیشەکەین لێرە عادەتەن ئینسان ئیشی کرد هەم ویژدانی خۆی مرتاح بێ هەم خەڵکێکی زۆری لێ ڕازی بێ بەڕاستی ئەوە دوو جار دڵخۆشە بێ. پیازەکە پاگە شوینەوە دوایی وردەکەین و حازیرەکەین بۆ کەلانەکەمە و بە نیسبەتیشکردنەکەشمانەوە ئێمە لێرە خێزانێکین کارەکەین بەیەکەوە هەمومان هاوکاری یەکین لادێکەش چۆنەڵی هەر هەمومان دانیشتی ئێرەین بیرمان لەوە کردەوە ئێمە خۆمان هەر حەزمان لەم شتە کۆنانەیە لە ماڵەوەش گرنگی پێین و شتێکی جوانیشە بەڕاستی ئێمە کللتور و مێژوی خۆمانە گرنگی پێبین و زیینەکەینەوە شتێکی زۆر باشە ئێمە لێرە بەیەکەوە کارەکەین و هاوکاری یەکین. تازە کراوەتەوە و شوێنێکی گەشتیاری و جوانە حەزمان کرد بین سەردانیکەین و لە نزیکەوە بزانین خواردنەکانی چۆنەوە شوێنەکەی چۆنە بیلفعل هاتینە ئێرە شوێنێکی سیاحی جوانە دەستیان خۆش بێ خواردنێکی ڕێکوپێک و پاکوتەمیزیان هەیە تەواوی شوێنەکە فۆلکلۆریە و وێنایەکی جوانی کوردەواری نیشانی گەشتیارانەدا و شوێنێکی سیاحی و زۆر زۆر جوان و خۆش پاک و تەمیزە هیوادارم هەموو گەشتیاران وەک ئێمە سەردانی بکە ئەمە لە گوندی شانەدەریەوە هاتوین بۆ ئێرە و کالانەیەکی خۆش و دوێکی کوردی و خواردنێکی پاک و تەمیز و تەواو فۆلکلۆریان هەیە دەستخۆشیمان هەیە بۆیان. من ئەمڕۆ بەڕێکەوت ڕێمان کەوت ئەم ناوچەیە من مامۆستا دانا قاسم دانیشتووی شاری کفری شاری وەزیران بەڕێکەوت ڕێمان کەوت ئەم ناوچەیە بەڕاستی چاومان کەوت بەم شوێنێکی دڵگیر سەرنجی ڕایکێشین کە دانیشین لێرە و خواردنێکی کوردەواری خۆش بخۆین بەڕاستی تام و چێژێکی تایبەتی چکە ئێمە لە ناوچەی گەرمیان شتی فۆلکلۆری و کللتوریمان زۆرە بە تایبەتی شارەکەی ئێمە شاری کفری کە ئەمەشمان بینی بەڕاستی ئەوە نەیتر یادی شتە کۆنەکان و شتە دێرینەکانی کوردی بیرخستینەوە و دەستخۆشی لەو ستافەکەم کە ئەم شوێنیان دروستکردو بەڕاستی یعنی ئەتوانم بڵێم شوێنێکی زۆر سەرنجڕاکێش و خواردنێکی بەچێژ و بەتام جێگای دەستخۆشیە و هیوادارم زیاتر پەرەی پێ بدەن. ئێمە ئەمڕۆ کەلانەمان خوارد بەڕاستی زۆر بەتام بوو و نرخێکی زۆر گونجاویش